الله الصلاة والسلام على رسول الله اللهم صل وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين. برایان خوشکانی بەڕێزم السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایشی خوای تعالی کەم کەوا لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە لە بابەتێکی گرنگ و ڕوونکردنەوەیەکە پێشاد ئەبینەوە. دیارە بابەتەکە و ڕوونکردنەوەکە لەسەر ئەو بابەتەیە کە ویسمان لە ڕێگەی لایڤەوە لە پێیجی شێخ ئەحمەدی کاکە مەحموود ئاماژەی پێ بدەین کە ئەویش لەژێر ناونیشانی ئەوروپا ژەهرێکی تاڵ بە تامی هەنگوین. دیارە کۆمەڵێک براو خوشکی بەڕێزم هەتا ئێستا بە تامەزۆرێت چاوەڕوانی ئەو زنجیرە وانەیەن، بەڵام قەدەری خوای پەروەردگار بەهۆی ئەوەی کەوا پەیجی شێخ ئەحمەدی کاکە مەحموود سزا درراوە، ئاگادارکەم لەلایەن بەڕێوەبەران و سەرپەرشتیکارانی پەیجەکەوە کە 15 کەس زیاتر ناتوانێت لایڤەکە ببینێ تا ئێستاش لە هەوڵی چارەسەرکردنی ئەوان کە بتوان چارەسەری کە بەڵام سزا لە دوای سزا فەیسبووکی پەیجەکە ئەدا لەبەرەوە نەتوانراوە زنجیرەوانەکان ئاماژە پێ ئەوانیش وتویانە مامۆستا لەبەرەوەی کە ئەم بابەتە بابەتێکی گرنگە زانین حەزەکەین ئینشاءڵڵا خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ بکەن نەک 15 کەس لایڤەکە ببینن. ئەوە خاڵێکی تریان ئەوەیە کە ئێمە هێشتا هیچوان باس نەکردووە لەسەر و سەردێڕ و ڕیکلامە کۆمەڵی خەڵک وتەی نابەجێ یا ڕەخنەیەکی زۆریان گرتووە. بەشێکیان وتویانە مامۆستا خۆی چێکا لە ئەوروپا نازانێت کە من زۆر دەمێکی شەدەڕاومەتەوە بە حوسن و ڕەزای خۆم ئەو ڕەفاهەتیان بەجێ هێشتۆ بۆیان بە فەزلی خوای پەروەردگار و بە فەزلی خوای پەروەردگار لەم ئەخیرانەشە کۆمەڵێ جێگە و ڕێگەی باش و ئەوەی کە خەڵک بیری بکاتە بڵێ وەڵام مامۆستا لەوانەیە خۆی لە ناڕەحەتی ئەو بێ بۆیە و قساناکە سوێن بە ئەڵڵا هیچی وانە تەنها لە خەمی ئەو خەڵکە فەقیر و هەژاران ئەو تەجروبەی کە خۆم هەم بۆ لە ماوەی 20 ساڵی تەمەنم لە دەیان وڵاتی ئەوروپیا بە ناسینی کولتور و عادات و قەوانین و یاسە دەستکردەکانیشانەوە ئەمەوێت بە گەنج و لاوە خۆشەویستەکانمانی بگەێنم کە ئەوروپا ئەو جەنەت المەئوایە نییە، ئەو شوێنە خۆش و بەهەشتە نەبراوە نییە کە تۆ بگەیتە ئەوێ ئیتر بکەیتە ناو بەختەوەری و ژیانی ڕەفاهەتەوە، چونکە تۆ بە عقوبە هاتوویتە خوارەوە بۆ سەرزەوی لە نێوانی خراپتر و خراپترین تۆ لانی کەمە بێ خراپتر هەڵبژێری. لەبەرەوە ئەلحەمدولیلا لە ڕووی ڕەفاهەتەوە باشترین ڕەفاهەتمان پێدرا بوو لەم ئەخیرانە، بەڵام ئەوەی کە من خەمم لێ خواردووە خەمی دینەکە بووە لە پەروەردەی مناڵەکانمە لە دەستنەدانی مناڵەکانم کە چەندین براو خوشکی ئەزیزم بە بەرچاومەوە مناڵەکانیان بران مناڵەکانیان لە خشتە بران لە خەم و خەفە زیاتر بۆ دایک و باوکەکە هیچ شتێکی تریان بۆ نەماوەتەوە و ئینسانی مسلمان لە شوێنێکا کە زاین دین و ئیمانی سەلامەت نییە پێویستە لەسەری کۆچ بکا بۆ شوێنێک کە دین و ئیمانەکەی سەلامەت وێلانی کەم بتوانێت ئاگای لە ماڵ و مناڵەکەی خۆشی بێ بەڕاستی کەواتەوەی کە من ئەمێ ئاماژەی پێدەن لە خەم خۆری دڵسۆزی مایە هیچ مەجبور نیم کە لێرە ڕوونکردۆش بۆ خەڵکێک بدەم کە بۆ خۆی ئەگەر واقعەکانش ببینێ و لە ناو ڕاستەقینەشا بژی هەر چاوی نوقاوە و باوەڕ بەڕاستیەکان ناکە لە داخی بەرامبەرێک کە زوڵمی لێ کردووە یان ستەمێک لێی کراوە. ئەمەش دەلالەت نییە لەسەرەوەی کە تۆ هانی خەڵکێک بدەی بێن بۆ ئەو دۆزەخە ببڕن و دوایش کە گەشتە شوێنی خۆی پەشیمان بێتەوە، چونکە تەنها لە تەسویر و لە ڤیدیۆیە خەڵکێکی زۆر قڕکراوە بەسەریە گەنجێکی زۆر تووشی کارەسات بووە واقیع ڕاستەقینەکەی بۆ باس نەکراوە. ئەوەی کە ڕووەدا لە وڵاتانی ئەوروپا هەر لە خودکوژی ئەوروپیەکان خۆیانەوە تا ئەو ژیانە سەختەی کە لەسەر شانی ئەوروپیەکانە وەکو ڕۆبۆت ژیان بەسەر ئەبەن کە ئەو پەڕی ناڕەحەتیە لەسەریان. یعنی من بۆ نمونە کە گەشتمە وڵاتی ئیتالیا سیرمە کرد خەڵکەکەی عەسەبی ئینسان دۆستن بەڵام عەسەبی دیار بوون. یعنی تۆ خەتی پاسکیل دەم پاسکیل ماوی بەسەر خەتەکە ڕۆژنی خەریو لەسەر خەتی پاسکیلەکە سیارە لێ داین. حتا لە برایەکم پرسی کە تەجربەتم براکەم ئەو بۆچی خەڵکیێر ئاوایە و شەڕەنگێزیە چییە؟ تی ماندوول مامۆستا بەهۆی ئەوەی کە بەیانیتا نیۆڕۆ بە ئیشکا نیۆڕۆژ تا ئێوارە ئیشێکی تی دۆزیوەتەوە ژیانەکە لەسەریان سەختە بە بەردەوامی قەرزارە خانۆکەی بە قەرزە و کرێدا خانووی خۆی نییە. سەیری ئەوانە بکەن پەنجەی دەسەژمێرە چونکە ژیانی سەرمایەداری هەمووی ئەبێ ئیشکا بۆی گیرفانی کۆمەڵێک کەسی کەم بۆی گیرفانی کۆمەڵی کەسی کەم. تۆ تەسەوڕەکەی تا ئێستا وڵاتی سوید بۆچی کەرەنتینی نەکردووە؟ لەبەرەوەی کە ئەو حیزبەی کە دەسەڵاتدارە لە سەرمایەدارەکانن ئامادەن هەموو بەشەریەت لە ناو بچی هەرچی خەڵکی سویدە بمرێ بە نەخۆشی کۆرۆنا بەڵام سەرمایەکەی ئەوان دانەبەزێ اقتصادیان زەرەر نەکە. لە ئیتالیایە ئۆکسجین لەسەر دەمی بە بەڵگە منە قسانە باسەکەم یعنی ئەمەوێ بەڕاستی کە بچی لە ناو واقعی ئەوروپاوە لە خۆ قسە فڕێ نەدرێ
بەڵکو کەسەشی کە ڕەت ئەداتەوە بە بەڵگە وەڵام بداتەوە، نەک ئەوەی کە خوا نەخواسە پێی وابێ ئێمەمانەوێ گەنج و لاوەکان ساردکەینەوە دابنیشین لەو میحنەت و دۆزەخەی کە بۆیان خوڵقاوە. ئێمە ئەڵێین چارەسەری ئێمە لەوانیە کە ئەم وڵاتە بەجێ بێڵن و هەما بچین بەرەو شوێنێکە هیچ مەسیرێکت دیار نەبێ، نەشزانی چیت بەسەر بێ، لە قانونەکانی شارەزا نەبی، بەس تەنها دەنگی دەهۆڵ و لە دوور خۆشە. ئەو بەریتانیا ڕاقی بێ کاتێکە زانی هەلو بەریتانیای خەڵکی خرێتە ئوتێلەوە بە چەندین مانگ دائەنرێ بە تایبەتی لە ئێستایە ئەسڵەن ئامادەنی لایەکیشی لێ بکەنەوە یان بیخەنە شوێنێکەوە بەڕاستی لەو پەڕی میحنەت و ناڕەحەتیە دایانێن قانونە توندەکانی کە زیادەکە لەسەر خەڵکی تۆرە بخوێنەرەوە پێشەوەی کە بڕۆی بە وڵاتێ شارەزا بە با وەکو منت بەسەر نەیە کاتێک کە چوومەتە وڵاتی هیچ قانونێکی نەزانی و لە ساڵی 2023 خۆم تەسلیم کردووە دوای 2-3 مانگ قانونی وڵاتەکەم زانیوە، چونکە بەڕاستی دەستم نەگیراوە کەسێک ڕێنمایی نەکردوم معلوماتێکی نەداوە پێم کە بڵێ کاکە ئەمە قانونی ئەم وڵاتێ وریا بە ئەو ئاوایە قانونەکەی سبەینێکە خۆت زەرەر ئەەکەی کە بمێنیتەوە لە شوێنێکە دۆستی لێ خزمی لێ ناسایی لێ جارێ خۆتەکەی بە وڵاتێکە لەبەر ئەوان ئەمێنیتەوە بەڵام کاتێک ئەویشی چی پێ ناکرێ بۆت لەبەرەوەی کاتێ قانونی وڵاتەکە لە شوێنێکا تۆی دانا تەنانەت بۆ خۆشی کارمەندەکە نازانێت کە لە ئەڵمانیا ئەچیتە کەمپی مۆقەتەوە لەژێر چاودێریایی چوونە دەرەوە هاتنیشی لەو شوێنە و مەقاتعی بۆ نیەچی بۆ شوێنتر حتا و کاتی کە خەنە کەمپی دایمی یەکلایەتەکە پەنجەمۆری شت نەبێ پەنجەمۆرە بێ هەلو کەمپاوی هێڵنەوە مودایەکی زۆر تا سەعاتی شۆ زیاتر بۆ نییە ڕاستە لەوانەیە خەڵکی بە قاچاق بڕوا بەم ناولایە بەڵام ئەمە ناڕەحەتیە کە تۆ نەتوانی ئیشێ بکەی نەتوانی جازێکی سایقی دەرکەی کە بتوانی ژیانێکی پێ دابینکێ بەڕاستی دەبێت چاڕوانی ئەو پارەکەمەی کەمپەکە بیجار لە مۆقەتە خواردن تەداتێ خواردنێکی ناخۆش ناڕەحەت ئەمانە بۆ خەڵکی باز ناکرێ ئەگەر باسیش کرێت زۆر بەکەمی باسی لێوەکرێ دوایش کاتێک کە نەقڵەکرێت کۆمپیوتەرە ناوەقی ئەم کەسەیتە لە شوێنێکا دەرەچی جاری وایە لە شەرق بۆ غەرب بینێتەوە لە غەرب بۆ شەرقی نێرێتەوە لە کەسوکاری دائەبڕێ ناڕەحەتیەکە ئەمجا ئەی خاتە ناو لادەیەکەوە لە قاباتێکی پێپڕکاتەوە ئەو پەڕی میحنەت و ناڕەحەتی بەسرم کەسادێت تا ئەگاتە ئاستی نەخۆشی نەفسی کەواتە کاتێک کە تۆ هەنگاوەنی پێش هەموو شتێک بیر بکەرەوە لەوەی کەوا تۆچی بۆ ئەو وڵاتە مستەقبلێکی تیاد بەدەسێنی یان نە بە تایبەتی بۆ ئێمەی کورد لە هیچ وڵاتێکی ئەوروپیا ئێستا کاتی جوابمان بۆ نەماوە تۆ بچیتە هەر وڵاتێ بە تایبەتی دوایەوەی کە کارتی نیشتیمانی ئەم کارتی نیشتیمانی کە دروست بووە مەکو معلوماتێکی تازە حەزەکەم بە برایان و خوشکانی بەڕێزم بڵێم پەنجەمۆری تۆ ئەچێتە بەغا لەگەڵ فەحسی چاوەکەت ئیتر تۆ هاوڵاتی کوێی خەڵکی شاری سلێمانیت هەولێری دهۆکی جارێت تەمەن ئێستا ناوچە جێراکۆکەکانیش هیچ ڕەسیدێکیان نەماوە کە بڵێ جوابێکی بدەن جاران هەبوو ئێستا جنوبیش کە لەو پەڕی میحنەتا بێ خەڵکەکەی جواب وەرناگرێت چونکە عێراق تەواو کۆتایی پێهاتووە هەموو ئەو وڵاتانەی کە بە شوێنی شەڕ و ئاژاو ناساون ئێستاکە کاتی هاتووە کە ئیقامە لە بەشێ لە خەڵکەکەشی بسەندێتەوە چ جا ئەوەی کە بیدەنبەوانی کە تازە ئەڕۆن کە تۆ کاتی نیشتیمانیت بۆ کرێ باو معلوماتە چاک بزانی کاتی ڕووی بۆ ئەوروپا بێ هەر بە خەڵکی ئەو ناوچەی خۆ لە قەڵەم دەی کە کاتی نیشتیمانی بۆ کراوە چونکە لەویا کە درۆت کریتە دوایی خۆ زەرەرەکەی لەبەر چی لەبەر ئەوەی کە پەنجەمۆرەکەەوە چێتە بەغا کاتێکە پەنجەمۆرەکەەوە چێتە بەغا لە وڵاتە ئەوروپیەش ئێستا عێراقی چۆتە ناو سیستەمەوە ئاسان ئەدۆزێتەوە پەنجەمۆرە ئەو وڵاتە کە بە بەڵگە قسە ئەەکەم لە دانیمارکە گەنجێکی خەڵکی شاری زاخۆ بە مووسڵ خۆی لە قەڵەمدا بوو ئەم گەنجە کە کاتی نیشتیمانی کردم هێشتا من نەگەڕاومەوە تاوەکو کاتی نیشتیمانی کەین وتی چوومە محکەمە بانگیان کردم کاتێکم زانی یەک فۆتۆکۆپی کاتە نیشتیمانەکەم خرایە سەر مێزەکەم دوای چەند مانگێک وتمەوە چیە وتی تۆ درۆت لەگەڵا کردوین تۆ تەمە خەڵکی موسڵم و بەڵام لە ئەسڵا تۆ خەڵکی زاخۆیت ئەوەش ناوی سیانی تا ئەوەش گەڕەکەکەت ئەوە شوێنەکانتەکە لە ناو کارتی نیشتیمانەکەتان نووسراوە چۆن ئەمەتان دەستکەوتووە تاوە تۆ پەنجەمۆرەتێ لە بەغا ئەو وڵاتە لیستێکە نێرێتەوە بۆ شاری بەغا بۆ عێراق حکومەتی عێراقی ئاگادارەکات و زەحمە نەبێ ئەم کەسە کە لای من بە خەڵکی ناوچەیەکی تر خۆی لە قەڵەم داوە ڕاستەکە یان درۆەکە زەحمە نەبێ ئەم واقعەم بۆ یەکلاییکەنەوە ئەویش پەنجەمۆرەکەی لایە هاوتایە کاتۆ سێکان نەخێن ئەمە خەڵکی زاخۆیە ئەمە خەڵکی سلێمانیە ئەمە خەڵکی دهۆک ئەمە خەڵکی ئەولێرە هیچ فڕی نە بە کەرکووک و نە بە ناوچە جێناکۆکانەوە نییە هەلی وایەکسە بۆ خۆت بەدرۆزن ئەناسی ناو وڵاتەیە بێەوەی کە بێ کەیسێکی درۆشت دانابێ ئەوجا هیچ شتێکیش بۆ ناکرێت و کوردێک کە خەڵکی کوردستانی لەبەرەوەی کە ئەوان کوردستان بە شوێنێکی ئەمن ئەمە حسابەکەن و بە بەشێک لە ئەوروپاشی حسابەکەن حەزەکەم باشە واقعا بزانن لەبەرەوە هەر چیە بڵێ بۆی کە بتوانی سەرکەوتن بەدەستبەی سەرکەوتن بەدەست نایەنی ئالێرایە بە تۆڵم دەست بەتاڵ دەرەچی ئالێرایەڵم تۆ پێویستە شارەزابی لە واقعەکە ئەو جا هەنگایی بۆ منی
ئەو جا خاڵێکی تر ئەوانەشی حتا لە ڕابردووە تەمەنا لە کوردواری حکومەتەکان کەوێشک بە عەرەبانە ئەگرن ئەوانی لە ڕابردووە بە خەڵکی ناوچەیەکی تر خۆیان لە قەڵەمدا و ئێستا بۆیان بۆتە جنسێش تەسەوڕەکەن برایەک لەو ڕۆژای ڕابردووە ئاگاداریتم کە لە وڵاتێکی بەریتانیا گەر هەڵانە من 20 یا 30,000 کەس کەیسەکانیان بە معەلەقی وڵاسایی ماوەتە و جنسێشیان وەرگرت و ترافڵ دۆکومنتیان نادەن یعنی پاسپۆرتەکەیان نادەن بۆ لەبەرەوەی کە داوای لێکا لەبڕۆ لە سەفارەتی خۆی تر کاتێوەیە کە ناوی تەسکەرە و ئەسڵیشتی خۆتم بۆ بێت تۆ جنسیە وەرگرتووە تاوەکو منیش قەناعەت یعنی باوەڕت پێ بکەم و پاسپۆرتێکە بدەمێ چەندێک بەو شێوازە ماوەتەوە چەندێک لێی سەرداوەتەوە پێی زانراوە چونکە ئەو هیچ پەلەی نییە تۆ بە درۆ خۆ لە قەڵەمە دەی خەڵکی ناوچەیەتی جواب وەرەگی سیاسیە شتێکە دوای ئەبێتە جنسی ئالێرە قوڕەکرێ بەسەر تا جارێکی تر لەبەرەوەمە تەمان باسی چیەکە من جارەکە باسی ئەوانە ئەەکەم کە بێئاگان لە قانونەکانی ئەوروپا بە کورتەیەکەوە باسەکەم تۆ ئەڕۆی بۆی کە ئیقامەیە وەرگری ژیانێکی خۆش و ڕەفاهەت بۆ ماڵ و مناڵەکە و دابیکەی بەڵام کە ئەگەیتەوێ ئەو خاتەکەم پێکی موقەتەوە تێکەڵی هەزاران نەوع کولتور و ئاداب دەکە هەزاران خەڵکی وڵاتان دەکە ئەگەر خاوەنی عایلە و خاوەنی خێزان و مناڵبی ئەوەش ئەرکەکە زۆر سەختتر ئەبێ چونکە بەردەوام ناتوانین چاودێری ماڵ و مناڵەکەی خوا نەخواستە تووڕەبوونێکە لە مناڵەکەت لەسەر هەڵەیەکە ئیکا لەسەر ئەو خۆش گوزەرانی کە ئەخرێتە بەردەمی مناڵەکە بۆی کە لاڕی بکەن ئالەیایە کاتێ بە خۆت زای مناڵەکەشت لێ ئەبەن و خۆشت هیچ جوابێکە وەرنەگرتەوە زۆر ڕقیشیەس لە سونداشی وڵاتی خۆت دەکاتەوە چەندین کەس ئەناسم دەیان ساڵە بە ئازاری لە دەستدانی مناڵەکەیەوە ئەناڵێنێ کەواتە تۆی خێزاندار پێش هەموو کەسێک ئەبێ بیرت لای مناڵەکەت بێ کاتێ توی هەنگاو بەرە ئەوروپا بنی ئاگادار بی بۆی کە ئەگەر خۆشت دینەکەشت نەدۆڕێنی و سابت بی لەسەری مناڵەکەت کاڵایەکە و یاریەکی بەردەستیانە داشێکی دامێ و بە ئارزی خۆیان ئەیجوڵێن وە سبەینێکەشە بێتە دوژمنی تۆ بە جێشتێڵێ باکی نییەوەی کە تۆ دڵسۆز یاننا چون کاتێ تۆ پەروەردەیەکی جوانیەکەی ئەو ئازادی بەربەڕەڵایی پێدا لە هەموو ڕوویەکەوە تۆ توێ تووشی تاوان و هەڵە نەبێ ئەو قوبولی ئەو شتەی نییە بە تایبەتێکر پابەندی بە دیندارێتیتەوە لەوێ زەرەرەکەی لە خۆت لە ماڵت لە خێزانت لە مناڵت ئەو جا لە داهاتووشا ئەگەر ئیقامەش وەرگری سەرەتاقی خۆش هەر ئەوەندێ هەو برانی کە وەریان گرتووە گویان لێم و ئەشم بینن و یەقینیشتانە بێ 1 و 2 نووسیان و 4 نییە واللهی دەیانیان هەیە ئاواتی خواستۆ بەو شوێنەی کە من لەکەم پاڵم دەتی حتا ئیقامە وەرنەگری نازانی ژیانە چەند سەختە بێ لە ڕووی مادەوە لە ڕووی ئیشکردنەوە لە ڕووی دابینکردنی بژێوتەوە چونکە تۆ کە ئەوروپیە ناتوانانی پەنابەری بۆ هەموو ئیشەکە گوێنت لە حرامە یان حەڵاڵە ئەگەر پاری پێنەما لە بانک بە ڕیبا ڕایکێشێ موسڵمانەکە گەڕێ بە دوای کە ئیشێک نەکا بەراز بێت و مەشروب بێت و حرامی تابێت کە لەوێ زۆرینەی تێکەوێت لە مارکێتەکە ئیشکی هەر تایە بێ لە شوێنێکە بار ئەگەر باریش بارکەیت لە مارکەوە هەر توشتە بێ پۆست بکەی هەر توشتە بێ بەشتانەوە کەواتە زۆر سەختە بتوانێت ڕزقێکی حەڵاڵت دەستکەوێت ئەگەر لە شوێنێکی شاخ خۆت پرۆژەیەک تەبێ و دەستت کەوێت هەر تووشی ناڕەحەتیە بی چونکە ئەو کاتەکانت نامێنێ بۆ ماڵ و مناڵەکەت بۆ خێزانەکەت مەجبوریت لە ئێمە عادەتەن پیا و زیاتر ئیشەکە خێزان لە ماڵەوە بووە ئیشوکاری ماڵی ڕاپەڕەوە پەروەردەی مناڵی کردووە یە پیاوەکەش بە تاقی تەنیا دەرەقەت ئێمە موشتە نایە چونکە ئەوروپیەکان بۆ خۆشیان پیا و بەیانیتان نیێڕۆ ئیشەکە نیێڕۆ بێوارەش ئافرەتەکە ئیشەکە لەبەرەوە کە دەرەقەت نادەی وردە وردە شیرازەی خێزان هەڵەوەشێتەوە ژن بە تاقی تەنیایە وەکو کۆیلە و زیندانێک ناو ماڵەکەیە بێتاقەت ناڕەحەت پیاوەکەشی ئەو ئەرکە قورسی لەسەر شانە ناڵین ئاگەی لە خێزانەکەی نەماوە ئاگای لێتی بەڵام ئەرکێکی قورسی وا لەسەر شانێتی دێتە ماڵەوە توانای ئەوەی نیە کە دوو کەلی مەقسەرەکە ماڵ مناڵەکەیکە بە دوای ئیسراحەت و پشوویەک و خەوێک ئاگەڕێ دەسی لێ ڕەحمە مێنێ وردە وردە ئینسان وای لێدێ حەزی بە گۆشەگیری ئەبێ حەز بە تێکەڵی خەڵک ناکە ئەمجا کە داش بڕا لە خەڵک وردە وردە لایەنی دین و ئیمانەکەشی لەدەستەدا چونکە ئەوروپیەکان یانەوەی خەڵک ئەنانی دەرچی ژن بۆ خۆی بژی پیا بۆ خۆی بژی مناڵ بۆ خۆی بژی ئەو کۆبوونەوەی خێزانی قبول نییە وەکو مسلمانێک کە تۆ ئەچی لەوێ ئاگاو لە ماڵ و مناڵەکەت بێ ئەوەی قبول نییە ئەو وازانێت تۆ بەستون بدەتەوە نازانێ بۆی کە تۆ ئاواز شیرازەی خێزانەکە وە بتەوی هێشتوتەوە کە پابەندی بە دینەکەی خوای پەروەردگارەوە ئەو ئەوێ هەر کەسە بۆ خۆی بژی ئەنانێت بێ وەکو چۆن شەیتان ئەنانی بوو براو خوشکە بەڕێزەکە طبعا زۆر قسە هەیە ئینشاڵڵا کە باسێکی نەمە هەر ڕوونکردنەوەی بوو کە دام و پەیامێکیشە بۆ کەسانەی کە چاویان ئەبڵق بۆ بەخۆشیەکانی ئەوروپای ئەو بۆ خۆتان کە چاوتان ئەبڵق بووە و گوێ بە هیچ عادات و کولتور و دین و قیمێک نادەن ئەوە ئازادن بۆ خۆتان چۆن ڕەخ ناگرن چۆن قسەکەن لەسەر بابەتەکان هەڵبەتە قسەی ئێمە بۆ ئەو کەسانەی کە گوێمان لێگرن بەڕاستی و متمانەیان بەم بەندە تاوانبارە هەیە و سوود لە قسەکانەکەن وەرەگرن ئینشاڵڵا بۆ مێدی خوای گەورە نەک بۆ کەسانێک کە بۆ خۆی داڕ و خاوە لە ڕووی ئەخلاق و ڕەوشت و هەموو شتێکە و شتێکی لەدەستداوە ئێوە ئەوروپا بۆ ئەو جەنەت المەوایە چونکە بەهەشتەکەی دنیایەتی و کابێنەی بخوات و بە ئیسلاحەتی خۆی وەکو چییە کا بە خۆی بیکە بەڵام بۆ کەسێک کە
مسلمانە و پابەندە بە دینی خوای گەورە لە گەنج و لاوەکانەوە بگرە هەتا وەکاتە خێزانە بەڕێزەکان نەسیحەت و ئامۆژگاری بۆتان ئەوەیە ئامان ئەوروپا لە داڕوخانایە لە ڕووی اقتصاد لە ڕووی ئەوە خێزان دەمێکە لە داڕوخانایە بەڵام لە ڕووی اقتصادی شۆ بەرەو لە ناوچوون ئەچێ تۆ گەر بتوێ لە ئەوروپا خۆت بگریت و سەرمایەک بەدەست بهێنی کە سبەینێکە بتوانین داهاتی مناڵەکانی پێ دابین کێت و بگەڕیتەوە هەرگیز و هەرگیز ناتوانی ئەگەر چاوەڕوانی ئەوروپابی بەگەر بۆ خۆش شتێکت هەبێت بتوانی بۆ شتە پرۆژێ بۆ خۆ دروستکەی ئەگینا ئێرەشتە چێ و ئەوێشتە چێ ئەگەر خواتەمەنی باقیدا ئینشاءالله لە زنجیرە باسەکانە هەر لە سەرەتای ڕێگە ڕۆشنەکانەوە دەست پێ ئەەکەین هەتا ناو ژیانی ناو کەمپەکان و هەڵوەشانەوەی ژیانی خێزانەکان و لە دەستدانی دین و ئیمان و هەروەها پێم و ئەخلاق و ڕەوشت کە چۆن ئەوانەشی کە ئەمێننەوە لێ تووشی نەخۆشی نەفسی و گۆشەگیری و تەنهابوونەوە بن ئەوەی کە پێکاومە لە خوای پەروەردگارەوەیە ئەوەش یەگەر هەڵەیەکم کردوی هەڵەی خۆم و داوای لێخۆشبوونیەکم لە خوای پەروەردگار هیوادارم کەوا سوودم گەیان بێ بەو کەسانی کەوا بە دوای پند و ئامۆژگاری و سوود ئاگەڕێ وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته